بنکەی چاودێری بازرگانی بەردەڕەژ نرخی 1 کیلۆ گۆشتی سووری نێرمە بە 13,000 دینار و هێستێک بە 11,000 دینار دیاری کرد. گۆشتفرۆشەکانی بەردەڕەشیش لەم بڕیارە ناڕازین، دوکانەکانی خۆیان داخستووە. پێشتر گۆلک هەرزان بوو، چێلۆمان دەکری بە 4.5 و 4 عەشێ بە 11 و 13 دەری دەینە، بەس ئێستا چێلۆ بیتە 7,000 6.5 چێلۆ بە 4 لە سەمە دەوەستەوە، ئێمەش بە 11 دەفرۆشین، هەر بە خەسار هەموو ڕۆژ ناوی وەنیە؟ تقریبان ئەوە 10 ڕۆژەیە عەزلمان کردە، 10 ڕۆژ هەر خەسار بین مەجبور بین عەزل کرد وایە خام دەلێت سعرەکە ئەوەیە لە هەموو جێشەوە لە کەلەکسی چێلۆ بە 15 لە کەلەشی بە 15 لە هەموو جێشگرانە بەس بەردەڕەش دارەتیەوە عادی بەردەڕەشە چێلۆ 15,000. 2 هەفتەیە لە بەردەڕاژ گۆشتی سوور بە زەحمەت بەدەست دەکەوێت. 12 گۆشتفرۆش لە سەنتەری قەزای بەردەڕاژ لە بەرامبەر ئەو نرخەی کە قایمقامێتی قەزای بەردەڕەش دیاری کردووە دوکانەکانیان داخستووە. ئێستا حیوان گرانبیە سعرەمە هەرزانە کە حیوانش گران بوو لۆمە دەرنانی بۆ سعرەی چەندە داوامان کردیە چنە قایمەقامی لێژنی ئابووری لۆمە گرانکەن بێشۆلە. ئێستا ئەوە لە عەسەنیە لە چڕەیە ئەو مەنتەقە سونووری قەزای بەردەڕەشی لە کەلێکی دارەتووە هەمووی گرانە 12 و 15 ئێمە 11 و 13 وڵا بۆ سعری لۆمە دەرنانی ئەوڕۆ لە هەولێر بیمە بێ حیوان گەڕایتمەوە و بمانە حیوانێک کەسکە سەربڕین بەرە خەر ئەو هەر دەرناینیت لە ناو هەولێر 7,000 هەفتەکەم ڕوبعکە ئێستا بۆ 15 بفرۆش ئەو ما پێ نافرۆشترە دەرنانیت. گۆشت فرۆش تقریبان 12 دوکان ئێمە ئێستا هەمووی عەزلین، یعنی ئەوە بلێمە مانگ زیاترە ئێمە هەر خەسارەیە. سەردانی قایمقامەتی قەزای بەردەڕەشمان کرد بۆ گەیاندنی کێشەی گۆشتفرۆشەکان، بەڵام ئامادە نەبوون لەسەر کێشەی گۆشتفرۆشەکان هیچ لێدوانێک بدان. لە چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی کوشتوکاڵ پێناو بەرژەوەندی گشتی هاوڵاتیان و بەهۆی بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بڕیاردرا بە باج و ڕسومات لەسەر هاوردەکردنی ئاژەڵی زیندوو هەڵبگیرێت. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.